لله من أسمائه 99 من بعدها يتلون جزاء محصيها دخول الجنة كما رواه في صحيح السنة. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. یەکێک لە ناوە جوانەکانی خوای پەروەردیگار ناوی پیرۆزی ئەڕەحمانە. ئەڕەحمان واتە ئەو خودای کە خاوەن بەزەیی فراوانە، بەزەیەکی واکە هەموو شتێکی گرتوتەوە. هەر وەکو خوای گەورە لە سەرزاری مەلائیکەتەکان کاتێک دوعا بۆ بڕواداران دەکەن دەفەرموێ ربنا وسعت كل شيء رحمة وعلما. دەفەرمون ئەی پەروەردیگارە هەموو شتێکت بە ڕەحمەت و بە عیلمی خۆت گرتیتە خۆ. هەر وەک چۆن عیلمی خوای گەورە هەموو شتێکی گرتوتە خۆ، هیچ شتێک نییە لە ئاسمان و لە زەوی بە دەربی لە عیلمی خوای گەورە. بەو شێوەیەش هەموو شتێک بە ڕەحمەتی خوای گەورە داپۆشراوە و ڕەحمەتی هەموو شتێک دەگرێتە خۆ. الرحمن على العرش استوى. خوای گەورە کە بە ناوی ئەڕەحمانی خۆی لەسەر عەرش کە لە سەروی هەموو مەخلوقاتە و عەرش هەموو مەخلوقاتەکانی دەورەدایە بە ئەڕەحمانیەتی خۆت ئیستیوای کردیە و واتای ڕەحمەتی هەموو مەخلوقاتی گرتیتەوە. لۆی لە حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم هاتیە کە دەفەرمێتن خوای گەورە مەخلوقاتی دروست کرد، ئاسمان و زەوی هەموو دروست کرد، كتب عنده فوق العرش، لە لای خۆی لە سەروی عەرش نووسی إن رحمتي سبقت غضبي، ڕەحمەتی من بە پێش غەزەبم کەتیە. هەر وەکو چۆن تەشبیه نەبی هەموو مەملەکەتێک، هەموو وڵاتێک، هەموو ڕێکخراوێک شیعارەکی هەیە کە ئەو سیستەمە ئەو وڵاتەی پێبەڕێوە دەبا. ولله المثل الأعلى. خوای گەورەش ئەو شیعارەی کەوا وەکو لافیتەیەک لە سەروی هەموو مەخلوقات نووسیتی و مەخلوقاتی خۆی پێبەڕێوە دەبا ئەوەیە کەوا ڕەحمەتم بە پێش سزا و غەزەب و تووڕەبوونی من کەتیە. کەواتە ڕەحمەتی خوای گەورە هەموو شتێکی گرتیتەوە. بەڵام کە دەفەرمی وەڕەحمەتی وەسعت كل شيء، ڕەحمەتم هەموو شتێکی گرتیتە خۆ، فسأكتبها للذين يتقون. ئەوە لە دنیاە ڕەحمەتی خوای گەورە لە بۆ هەمووان دێتن، خوای گەورە ڕەحمەتی خۆی دەڕژێنی و دەبارێنی بەسەر هەموواندا. بەڵام لە قیامەتێ تەنها ئەو کەسانەی ئەهلی تەقوانە، ئەهلی ئیمانن، ئەو کەسانەی ئیعتراف دەکەن بەو ڕەحمانەی، دەڵێن پەروەردیگارێک هەیەکەوە ئەڕەحمانە و ڕەحمەتی بەرامبەرەمە ئەنجامدایە، ئەوانە ڕەحمەتی خوای گەورەیان لە قیامەتێ لە بۆ دەبی کە ئەو کاتە ناوی پیرۆزی ئەڕەحیم تعبیر لەو ڕەحمەتەی دەکا کە لە ڕۆژی قیامەتێ و تایبەتە بە بڕواداران. ئیمامی غەزالی دەفەرمیتن خوای گەورە چار ڕەحمەتی سەرەکی هەیە. ڕەحمەتی یەکەمیان لە دنیاە، دویان لە ئاخرەتە، لە ڕۆژی قیامەتە. ڕەحمەتی یەکەمیان ڕەحمەتی خەڵقکردن و ئیجادە کە خوای گەورە ئەمەی هینایتە وجود، ئەمەی خەڵق کردیە، ڕزقمان دەدا، هەرچی نیعمەتە بەرامبەرەمە دەکاتن، ئەوە هەر هەمووی یەک ڕەحمەتە لە ڕەحمەتی خوای گەورە لە ناوی پیرۆزی ئەڕەحمانەوە دەردەچیتن لە بۆمە. ڕەحمەتی دووەمیان ڕەحمەتی هیدایەتە کە پێغەمبەران دەنێری عەلەیهیم السەڵات وەسسەلام، کتێبیان لە بۆ دەنێریتن، بەو پەیامانە لە بۆ خەڵکی دەیان نێری ڕێی هیدایەت، ڕێی گەیشتن بە خوای گەورە، ڕێی ڕەزامەندی خوای گەورە لە بۆ خەڵکی ڕۆن بکەنەوە. ئەوە ڕەحمەتی دووەمە. هەر کەسی ئەو ڕەحمەتەی قبول کرد، گوتی خودایەک هەیەکەوە بە ڕەحمەتی خۆی نیعمەتی لەگەرە من کردیە و ئەمنی خەڵق کردیە و ئەو خودایەش پێغەمبەرانی ناردیە و پەیامی ناردیە، ئەو پەیامەی بەڕاززانی و باوەڕی پێهینە، ئەوە لە ڕۆژی قیامەتی شایستەی دوو ڕەحمەتی تر دەبی. ڕەحمەتی یەکەمیان ڕەحمەتی بەهەشتە بە هەرچی ناز و نیعمەت و خۆشی تێیدایە، هەموو خۆشی و لەزەتەکانی بەهەشتێکەوە باس کرایە و ڕوون کرایتەوە، ئەوە ڕەحمەتەکە لە ڕەحمەتی خوای گەورە بەرامبەر ئینسان دەیکە. ڕەحمەتی دووەمیشیان ڕەحمەتی دیتنی پەروەردیگارە کە گەورەترین و بەلەزەتترین و خۆشترین ناز و نیعمەتە خوای گەورە لەگەر بەندەکەی دەکا کە خۆی پیشانی بەندەکەی دەدا لە ڕۆژی قیامەتی و دەتوانی بە چاوی خۆی پەروەردیگاری ببینیتن کە ئەوەندە لێی نێزیک دەبیتەوە. کەواتە ئەو ڕەحمەتەی کە خوای گەورە هەموو شتەکی داپۆشیە، ئەو ڕەحمانیەتەی دەبی ئەمەش ئەوەی لێوەربگرین لە ژیانی خۆماندا بە بەزەیی بین لە بەرامبەر یەکتر، کو بتوانین ئەو ڕەحمەتەی خوای گەورە دەست بخەین لە قیامەت ڕەحممان پێ بکە. پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ڕێ و شوێنی لە بۆ داناینە، فێری کردینە کە چۆن ڕەحمەتی خوای گەورە دەست بخەین. فەرموویتی ئیرحەموا من فی الأرض یەرحەمکم من فی السەما.
ئەمگۆ بەزەییتان هەبی سۆزتان هەبی میهرەبانیتان هەبی لە بۆ ئەو خەڵکانەی لە دەور و بەرتانن ئەو خەڵکانەی کەوا لە ژێر دەستانن ئەو خەڵکانەی کەوا دەتوانن چاکەیان لەگەڵ بکەن و بە سۆز و بەزەیی بن لەگەڵیان خوای گەورەش کە پەروەردیگاری جیهانیانە بە سۆز و بەزەیی دەبی لەگەڵمان کەواتە هەتا خەڵکی زیاتر عەفو بکەین بە بەزەیی بین لەگەڵیان نەرم بین لەگەڵیان خوای گەورەش نەرم دەبیتن خوای گەورەش بە بەزەیی دەبیتن بە عەفو دەبی لەگەڵمان خوای گەورە بە ڕەحمەتی خۆی لە دنیا و لە قیامەت لەگەڵمان بکە و دامان بپۆشی و غەرقمان بکە لە ڕەحمەتی خۆی وصلى الله على نبينا محمد وعلى آله وصحبه وسلم. لله من أسمائه 99 من بعدها يتلون جزاء محصيها دخول الجنة كما رواه في صحيح السنة.